وەکو گەڕە سێبەردان پێشتر گوندی سێبەردان بوو لەسەر زومەی مناعیەکان ئێساتنە سەر مەسەن زومەی قایمقامی ئێستا مە هاتووینە مەسەلەن لێکوانە ئەو خەڵکیان هاتیە کە زۆربشن نهاتیە کەمە هاتی وەک نوێنەری خەڵکی سێبەر هاتیە کەمە هاتی وەک نوێنەری خەڵکی سێبەردان هاتیە تەڵەمان ئەوەیە ئێستا زۆر کەسێ بەڕاستی کۆن عاردی هەیە لە سێبەردان زێڕژنێ فرۆشتی عاری پێکرد بکاتە سوکن بکاتە خانی بسە ناوی ئەوەی یەک دووش مەسەلەن صاحب نەخۆی فرۆشتێکە بکاتە عاری کرد بکاتە خانی بسە ناوی کاتە سوکنە باعقد بين إسرائيل 2009 تاكو إسرائيل 2021 موافقة رسمية ما وسطايا زائبا مرا سلمان أو يكاتينك وأنا أو عادان لبني خاني على السنوخية رجع ما بيبدأ إنه بكنا خاني تقريبا جمارين ستو ده تابس بعد زيادة بيتم ما هو تصالح وكشيء 2009 تاكو إسرائيل 6 سنة 2021 شيء ما زيادة مثلا لقيم قامة چونکە هەر سوێنێکی مە بۆ چینەوە ئەنجومەنی وەزیرانە سەرۆکای شارەوانیە محافەزی هەموو دەری ئیشنگۆ لە قایمقامیە وڵای ژمارەی پارچە زەویەکان زۆرە بەڕاستی بەس پێش بڕیارەکە هەبوو کردێخانی پێڕاگەیشت لە 2009 شەوە بڕیارە هاتیە ناکردە خانی ئێستا یەک لەوانەیە نەمکردە خانی و عەردە ماوەتەوە پێشم قیرە ئەو لایەم خانیە ئەو لایەم خانیە پشتم خانیە نارم بکەمە خانی 100 مەترە وقایمقامیش بەڵێ هات لە دەرەوە قسە لایکردن سوپاسەکەین وعدیدا ئینشاڵڵا وەکو وعدەکانی پێشتر نابی ئەو جارە جێبەجێ دەکەن وەتەمای خۆی بیانویان ینی سێبەردان پرۆژەی تێدایە پرۆژەکان وەکو قیر و باخچە و شتی وایە ینی دەترسن هاوڵاتی مەسەرەن مەسرە بکاتە خانی دوای تێک بسی بەس شارەوانی دەزانێکە شارەوانی بێتم شای جێگەک پا دەزانی مەسەرەن ئەو جێە تەزاوزە سبەنە بشی کاتەخانی لی تێکەچی با دیاری بکە مەسەرەن ئیمن دیاری بکە بێت خانێک عەردەکەیت و بەگەر خانی نایەمێکە خانی ئەم لە ماری خۆم ڕادەوەستم بەس ئەم تەنیشتم خانیە پشتم خانیە سندۆقیە لە فەرعیمە پێشم قیرە ئاوم هەیە کارەبام هەیە و ناری بکەمە خانی و ناش فرۆشەی بشی فرۆشم بەڕاستی هەل نەزاتم بیم